بني خوي جورا سلاو ريس بو باريستان بو بينيراني باريستان كونفرانسي امرو تایبەت بوو بە شێخ محەممەدی خاڵ. شێخ محەممەدی خاڵ کەسایەتێکی ناوداری کوردستان کاتێک لە قوتابخانە ئاینەکانی کوردستان دەرسی خوێندووە لەوێ پێگەیشتووە وەکو معلومی جەنابتانە زۆری هەرە زانایانی کوردستانی ئێمە کە هەر کامێکیان ئەستێرەیەکی پڕشنگدار بوون لە ئاسمانی زانست و ئەدەبیات و عێرفانە خواناسیدا ئەمانە لە دوو کۆمەڵبەندی بەهێز و سەرەکی کوردستانە پێگەیشتن کە یەکێکیان حوجرێ و دواتریشیان خانەقا بوو لە کوردستانە. ئەو دوو دەورانە ئەم دوو شوێنانە ئەم دوو مەڵبەندانە دەورێکی حاشە هەڵنەگر و ئەرێنی و باشیان هەبووە. زۆر ئەدیب و شاعیر و زانای ئەم میلەتی ئێمە لەو دوو شوێنانە پێگەیشتووە. شێخ محەممەدی خاڵ یەکێکە لەو کەسایەتیانە کە وەکو ئەستێرەیەکی پڕشنگداری ئاسمانی زانست و ئەدەبی کوردستان لەم شوێنە سەری هەڵداوە. جێگەی خۆیەتی کە ئێمە سپاس و پێزانیمان هەبێ بۆ هەموو ناوەنەکانی زانستی و ئەکادمی لە هەرێمی کوردستان کە بەڕاستی بەبایەخەوە ئاور دەدەنەوە سەر زیندوکردنەوەی یادی و یادی زانایانی کورد بە توێژینەوەکانی زانستی توێژەرانەوە بەگرێدانی کۆنفرانسی هاوشێوە. ئەمە خۆی بارێکی زۆر باشە، چالێکێکی زۆر باشە و هیوادارین کەناڵەکانی ڕاگەیاندنیش زیاتر باید بەم بابەتانە بدەن، چونکە ئێمە ئەم دوو بەشانانی بەشی ئەکادمی و زانستی بەشی ڕاگەیاندن دەورێکی زۆر گرنگیانی هەیە لە زیندوکردنەوەی ناو ئاساری زانانی کوردی خۆمان، چونکە ئەگەر مێژووی وڵاتانی دیکە سیر دەکەی وەکو معلومی جەنابتە مێژوویان نییە سازی دەکەن. ئێمە خاوەنی ئەم مێژووە پڕشنگدارینە، خاوەنی ئەم کەسایەتی پڕشنگدارینە ئەبێ زیاتر بایەخ بە مێژووی خۆمان بدەینەوە. شێخ محەممەدی خاڵ وەکو کەسایەتێکی زانستی کاتێکە لە خوێندنەکانی خۆی تەواو دەبێت دەست دەباتە بەر پەنجەی زێڕینی خۆی و خامە ڕەنگینەکەی بە چرخانە خات، زۆر بەرهەمی ناوازە لە دوای خۆی بەجێ دێڵێت لە باری تەفسیرە، لە باری ئەدەبیاتە، لە باری ڕۆژنامەیە، لە بارەکانی دیکەیە، لە باری فەرهەنگە، یعنی زۆر خزمەتێکی بەنرخی بە میلەتی ئێمە کردووە. ئەوەی کە من پێم باش بووە قسەی لەسەر بکەمەوە ئێمە زۆر تێڕامان هەبوو بۆ سەر ئەم بابەتەی ئەوەی کە پەنجەی خستۆتە سەر زیندوکردنەوەی ژیانی زانایانی کورد. یعنی مە باسی کۆنفرانسێکەکەین لە ناوەندێکی زانستی کە چۆن ینی بەرهەمی زانایان بژێنێتەوە. ئەو شێخی خاڵ لە کاتی خۆی ئەم کاری ئەنجام داوە، سیرەکەی بە ژیاننامەی شێخی نۆدهی، ژیاننامەی شێخی بێتوشی مفتی زەهاوی نووسیوە، ئەمە بۆ خۆی کارێکی یەکجار گرنگ و زێڕینە. ئێمە تیشمان خستۆتە سەر کتێبی ئەلبێتوشی شێخی خاڵ. یارە ئەلبێتوشی یا هەمان عەلامی بێتوشی ناسراوە زیاتر یەکێکە لە جەمسەرە بەهێزەکانی زانستی و ئەدەبی عێرفانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچەی ئالان کە کاتی خۆی لە مناڵیەوە لەگەڵ مەلا مەحموودی برایەوە بۆ خوێندن بەرەو بەغدا و بەرەو حیجاز و بەرەوانە هەنگاو دەنێت و چەند کات هاتن و گەڕانەوە مانەوە لە ناوڵاتی سعودی و لە وڵاتانی کەنداو، ینی دوای ئەوەی کە خرمانێکی زۆر لە زانستەکانی زۆر بە زۆر کۆ دەکاتەوە بە زمانی عەرەبی زیاتر بەرهەم دەدێتەوە. لە دو ساتا کە دەگەڕێتەوە لە بەرەو کوردستان لە بەستەی عێراقا وفات دەکا و هەر لەوێش دەنێژرێت. شێخی خاڵ زۆر باش زانیوەتی دەرکی بەوەی کردووە، چونکە خۆی مەلا بووە، مەلای کورد هەموویان خاوەنی بەرهەمی زۆرن، زۆرینەی بەرهەمی زانایانی کورد ئەوقای فەرامۆشی بۆ بەداخەوە، یان لە کتێبخانەکانی کوردستانە تەبوو مژی غوباری بێهەستی و نامۆیان لەسەر نیشتووە، یا لە ناو چۆنە، یا دزراون، یا بەهەرچی پچاپ نەکراون، یا زۆرمان هەنا هەر بۆ نمونە خودی کتێبەکانی بێتوشی ئێستا لە زۆر شوێنە ڕاگیرێ لە سووسەکانی ڕاگیران و چاپیش نەکراون. شێخی خاڵ دەرکی بۆ کردووە ڕەنگە ئەوە بۆ زانانیمە بێتە پێشی با من قەڵەمەکەم بەگەڕێنم و ئەم ژیانە بنووسم و زیندویان کەمەوە. شێخ محەممەدی خاڵ لە نووسینەکەیدا چەند تایبەتمەندی گرنگی هەبووە. یەکێک لە تایبەتمەندەکانی شێخ محەممەدی خاڵ ئەوەیە کە خۆی زمانزانێکی باش بووە، وەکو زمانزانێکی باش وەکو عەلیکی باش نووسیوێتی و مەژوای کردووە کە نووسینەکانی و کتێبەکانی بە بەرهەمی بۆ نمونە ئەلبێتوشی بە زیندوی بمێنێتەوە. شێخی خاڵ توێژەرێکی لێ هاتووە، بۆ خۆی توێژەرێکی مەیدانی بووە، زۆر لێکۆڵنەوەی کردووە، زۆر شوێنگەڕا بە دوای لێکۆڵنەوەی زانستی و ڕێکوپێک. بۆ نمونە دەبینین کتێبی فەرەنگی خاڵی هاتوۆتە بەرهەم ئەوەی کە ئەو خۆی توێژەرێکی وا بووە. شێخی خاڵ زۆر مەکروو پێداگر بووە لەسەر نووسینەکانی. شێخی خاڵ زۆر واقعیانە، زۆر ڕاشکاوانە، زۆر تاقانە، زۆر سەرنجڕاکێش نووسیوێتی مەتایبەتمەندێکی تاکی شێخی خاڵە، بۆیە بەرهەمەکانیشی تاک و تاقانە ماون لەناو ئێمەدا. بەڵام ئێمە چەند تێبینێکمان هەبوو لەسەر نووسینی کتێبی ئەلبێتوشی شێخ محەممەدی خاڵ. ژیانی بێتوشی و هەموو عالمانی کورد و زانانی کورد وەکو ئاماژەم پێداییەوەی کە بە بێناوی ماون ڕۆیشتوون،
یا ئەگەر ناویشیان هاتووە بەڕای ئێمەوە دەرحەقیان زوڵم کراوە. یعنی تۆ وەکو بوون نمونە شێخی بێتوشی ئەبینین بەهۆی خوێندنەکەی و ڕۆیشتە بۆ ناو وڵاتانی عەربی لێ خوێندوێتی و ماوەتەوە و بە زمانی عەربی زۆرتر نووسیوێتی ڕەخنە دەگیرێت لە شێخی بێتوشی بۆ بە عەربی نووسیوێتی. من لە زۆر شوێنە ئەبینیم کە ئەم ڕەخنەمان بەرچاو کەوتووە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دەبینین هیچی بۆ کوردستان نەکردووە، هیچی بۆ زمان و ئەدەبیاتی کوردی نەکردووە. ئێمە دەبێ ئەوەی بزانین یەکەم مەسەڵەن شێخی بێتوشی یەک مەلای کورد بووە و مامۆستایان لە ڕووی دینی و ئاینیەوە هەنگاویان ناوەتەوە نووسینەکانیان زیاتر لەو بابەتانە. یعنی دەبینین ئێمە بەشی دیکە خۆی لە ناو وڵاتی عەرەبا ژیاوە و ئەی بۆ چێ بنووسی خۆی لەوێ ژیاوە و خوێنەرەکانی عەرەب بوون. ئەوە وای کردووە ئەمڕۆ کتێبەکانی بێتوشی لە ئەزهەری میسر وەکو سەرچاوەیەکی زانستی و لە بەردەمی قوتابیانی زانکۆی ئەزهەردا هەیە بە زیندوی ماوەتەوە. ئەنجا ئەو دەفەیەش لە کاتی خۆی لە کوردستانی خۆمانە ئەگەر مامۆستایەکی ئاینی تەواو بوو بە زمانی کوردی نووسیبای یان گوت ناخوێندەوارە ئەمەش نازانی بۆیە پەنایان بردوتە بە زمانی عەرەبی یا زمانەکانی تر نووسیویانە. هەرچەندە کە دەبینین بە زمانەکانی کوردیش بە زمانی کوردیشیان زۆر نووسین هەیە، زۆر شتیان نووسیوە. بۆ نمونە مامۆستای مدەڕیس مامۆستای عەبدولکەریم مدەڕیس دەبین تەفسیری مەواهب الرەحمان بە عەرەبی دەنووسێت، بە هەمان شێوە بە کوردیش دەنووسێت. بۆ دەبین کە شێخی خاڵ کتێبی ئەلبێتوشی بە عەرەبی دەنووسێت، لە مثلا تەفسیر بە کوردی دەنووسێت. یعنی ئەوە نییە کە زمان و ئەدەبیاتی کوردیان فرامۆش کرد بێت، دۆخەکەوا بووە زیاتر. بۆیە ئێمە تشمان خستە سەر کتێبی ئەلبێتوشی. جا شێخی خاڵ لێرە لە کتێبەکەیدا چەند بابەتی ئاماژە پێ نەکردووە، ئاوری پێ نەداوەتەوە، لەگەڵەوەی کە زۆر بە مۆسیفانە کتێبی ئەلبێتوشی نووسیوە، زۆر جوان پێناسەی عەلامی بێتوشی کردووە، زۆر جوان بابەتەکان لەسەر دوا بەڕستە و دەستەواژەی جوان پێناسەی کردووە، بەڵام لە چەند شتیشی بیر کردووە و فرامۆش کردووە. مێژووی بێتوشی هەندە دوور نییە کە ئێمە نەتوانین ساڵی دقیقی لەدایک بوون و ساڵی وفاتی ئاماژەی پێ نەکرد نەزانین. تبینی کە لە ئەلبێتوشیدا شێخی خاڵ هەمان ئەو ڕابۆچینی زانانی دیکەی هێناوە کە یەکێکیان بۆ نمونە ساڵی دایکبوونی 1960 دەنووسن، بەڵام ئەبینین کە خۆی پێی وایە باوەڕی وا بۆ کە نێوان 1930 تا 1940 بووە، بەڵام خۆی شێخی بێتوشی شێعرێکی من پێم سەیرە شێخی خاڵ چون ئەم شێعری بەرچاو نەکەوتووە نەیبووە ئاماژەی پێ نەکردووە کە شێخ بێتوشی ئەفەرمێ ئەس هێجر قەرارم سەرغەم بێسینە دارم ساڵی تەولدم ڕۆ وەختێکی میشمارم. سەرغەم بە حیسابی ئەوجدی دەبێتە 1934 بە دقیقی کاتی وەفاتی کەتیش. مەلا محمودی برای بێتوشی شەرح و ڕاوەیەکی فەلسەفی ئەم شێعری مەلا عەبدوڵڵای برای کردووە و هەموو ئەم گومانان دەسرێتەوە کە بە دقیقی نەنووسرێت. ئێمە پێمان شتێکی نامۆ بوو کە شێخ محەممەدی خاڵ دقیقی ئاماژەی پێ نەکردووە. دەربارەی ساڵی وەفاتیشیە هەر بە هەمان شێوە، یعنی دەبینین شێخی خاڵ هەر هەمان بۆچینی کەسانی دیکە گواسەتەوە ناو کتێبەکەیدا و بە دقیقی لەوێشە چەند ڕای کە جیاوازە بووە ئاماژەی پێکرد دقیق خۆی ساغ نەبووتەوە کامیان هەیە. لە حاڵدا لێرەشا یەکێک لە هاوڕێیانی شێخی بێتوشی کە گۆیا شێخ ئەحمەدی کەوازی بۆ بە فارسی شێعرێک دەنووسێت دۆ ڕەبەت دەرمیانێ بەوەر ساڵی وەفاتی ئان یەگانەی یعنی بێتە 1221 کە بە دقیقی. شێخی خاڵ حادثی و ڕووداوێکی گرنگی ژیانی بێتوشی باز نەکردو لە ئەلبێتوشیدا، چونکە سەی دەکەین ئەلبێتوشی هەند جوان نووسیوە بەڵام هەندێکسی شاردۆتەوە. یعنی ئایا سەرچاوە لە دەستانە بووە، ئایا نەیزانیوە، ئایا نەیویستوە ئەو شتە ئاشکرا بکە و باسی لێ بکات کە کاتی خۆی ئەم دوو زانایە کورد کە لە وڵاتی عەرەبیە دەرزە خوێنن ئەو کاتێکە محەممەدی کوڕی عەبدولوەهاب سەری هەڵداوە لەگەڵ عوسمان بن حەمەد لە شاری عوێنیە کاتێکە بێڕزی دەکرێت بە گۆڕی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لەوان زەیدی کوڕی خەتاب برای حەزرەتی عومەری فاروق قازی ئیحسا عەلامی بێتوشی مەلا محمودی برای دەنێرێت بۆ منازرەیەکی زانستیان لەگەڵ محەممەدی کوڕی عەبدولوەهاب و لەوێ محەممەدی کوڕی عەبدولوەهاب لە بەرامبەر علم و زانستی باڵای ئەم دوو ئەستێرە پڕژنگدارەی کوردستان شکست دێنێت و دەیهەوێت پلانی کوشتنی ئەم دوو زانایە کورد جێبەجێ بکات و کە ئەوان مەلا عەبدوڵڵا مەلا محمود پێدەزانن بە شەو ڕادەکەون دەگەڕێنەوە بەرەو ئیحسان. شێخی خاڵ ئەمەدەش بەو بابەتە نەکردووە کە مەلا ڕووی مێژوویە زۆر گرینگە. دەربارەی نووسینەکانی بێتوشی بە کوردی شێخ محەممەدی خاڵ تەنیا ئاماژەی بە یەک دێڕە شیعری کوردی شێخی بێتوشی کردووە کە کاتی خۆی لە 1975 جاوازان لە گوڤاری گەراوێژە چاپ کراوە و ئەوی شەر لەسەر ئەوڕای بۆ کە هیچ نووسینی بە کوردی نییە، بەڵام سەی دەکەین کە شێخی بێتوشی بە کوردیشی نووسیوە لە کوردیش غافڵ نەبووە. شێخی خاڵ
بابەتێک بازەکە تعلقی بێتوشی بە کوردستان و عشق و علاقە و ئەوینێکی زۆری بە کوردستان دەیبەسێتەوە بەوەی کە تعلق الطائر بعشقه، یعنی وەکۆی کە چۆن باڵندەیەک بۆ هێلانێکی خۆی خۆشەویستی ئەم شێوە خۆشەویستی هەبوو بە کوردستان، بەڵام ئەوەی کە بە کوردی نەینووسیوە شێخی خاڵ هەر تەنیا ئاماژەی بە نووسینەکانی کە کردو کە یەک دێرە شێعری لە حاڵەکە بێتوشی شێعری بە کوردی هەبووە، نووسینی بە کوردی هەبووە. تەنیا ئێمە بۆ معلوماتی جەنابتان چەند دیارێکی بە دەخوێنەوە کە ئەمە شێعری خودی بێتوشیە بە کوردی لە سەردەمی گەنجێتیتان نووسیوێتی و ئێستاماوەتەوە بۆ ئەو کەسانی کە توێژەرن ئەو کەسانی کە لێکۆڵەرن بزانن کە بێتوشی غافڵ نەبوو لە زمانە دایکەکەی خۆی بە کوردیش هەر نووسیوێتی. یاری من نازک بەدەن شێوەپەری خۆشمەنزەرە، خۆی گوڵە بۆنی بە وێنەی بۆنی میسک و عەمبەرە، تاقی ئەبرووی وەک کەوانی ڕۆستەم و حەیدەر ئەچێ، میلی برژەنگی بە وێنەی زەرگ و نێزە و خەنجەرە، زولفی تاتای چین لەسەر چین پێچی داوە خوار و ژوور، هەردەڵەی ماری ڕەشە مزلی لە کێوی خاوەرە، ڕوومەتی خشتی دەڵەی سێوە و لە باغی جەننەتە، کەسک و ئاڵ و زەرد و سوور و مۆر و مەیلە و ئەسمەرە، لێوێ گوڵ ڕەنگی وەکوو یاقووت بە نرخ و قیمەتە، بۆ ڕەباجی مەملەکەت عینی نەبات و شەکەرە، قامەتی سەروە و لەناو باغی ئیرەمدا و هەڵچووە، دائیرەی کوڵمەی لەناو عالەم وەکوو ڕۆژ ئەنوەرە، ئەی ڕەقیب مەنعم مەکە ئەوڕۆ لە وەستی دولبەرم، ئەی ڕەقیب مەنعم مەکە ئەوڕۆ لە وەستی دولبەرم، قازێر با ماڵنشینەت بەرفشانت داسترا. ئەمە نمونەیەک لە شێعری بێتوشکە دیارە نێو خشتەی ئاخری ئەم دیێڕە شێعرەکەی کە وەرگرتووە لە شێعرێکی شێخی سعدی کە لە بابی دووهەمی گوڵستان کە لە ئەخلاقی دەروێشانە نووسیوێتی وەکو حکایەتی ژمارە 20 و بۆ معلمی جنابیشتان کە شێخ سعدی وەکو لە زۆر سەرچاوە هاتووە خۆی کووردە لە شێعرێکی فارسیدا کوربوونی خۆی ڕاگەیاندووە شێخی سعدی و وەکو دیارە لە ئەدەبی فارسیدا زۆر ناسراوە شێخ سعدی بە زانایەک و ئەدیبێکی فارسی ناسراوە، بەڵام کوردە بە کوردی نووسیوێتی دوور شد از قبیله عمر من برباد شد، حرف ابجد شماری 270 بود، 270 به ابجده دبت جوان رو که خاطی بوده و شیخی بیتوشش لیره هر اما جیبم نیو در شعر فارسی که تو تزمیل شعرکی بکاری هنوا، اما کروکی توی جنوب بکن لسر شیخ خالو کتابی البتوشی من کذبو.